پۆستی سەرۆکۆماری عێراق کە لە دوای هەڵبژاردنەوە تا ئێستا پۆستەیەک لای نەکراوەتەوە بەڵام بۆچی پەلە دەکرێت لە یەکلایکردنەوەی ئەم پۆستانە لەم کاتەدا وەڵوێستی لایەنەکان بگشتی چی دەبێت لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز دکتۆر ساڵح مەرعابی سەرکردە لە هاوپەیمانی عەزم لە بەغداوە لەگەڵمە دکتۆر ساڵح سپاس کە لەگەڵ کوردستان 24 وەکو هاوپەیمانی عەزم هەڵوێستان لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆ چییە پێشتر هاوپەیمانی عەزم بڕیاریدا بوو بەشداری کۆبوونەوەی پەرلەمان نەکات ئایا هەر بە هەمان شێوە بەردەوامن لەسەر هەڵوێستەکەتان؟ لەسەرەتا زۆر سوپاس بۆ جەنابێت سڵاو لە بینەرانی کوردستان 24 ئێمە لە هاوپەیمانی عەزم پێداگرین لەسەر ئەو بڕیارەی داوامانە ئێمە لەگەڵ کۆدەنگی سیاسین لەگەڵ ئەو کۆدەنگین کە پرۆسی سیاسی لە 2023 تاکو ئێستا لەسەری ڕۆیشتووە ئەم سیاسەتە بنەمای مامەڵەکردن بۆ لەگەڵ یەکتری چونکە ئەگەر بەو شێوازە مامەڵە نەکەین لەوانەیە دواتر قەیران و کێشەی گەورەی لێ بکەوێتەوە مەگەر ئێمە ڕوو لە دەستوری نوێ پەیمانێک کۆمەڵایەتی نوێ بکەین بەش پێویستی بە کۆدەنگێکی نیشتیمانی گەورەترە تا بۆ بگەن کە پێدەگوترێت کۆدەنگی سیاسی زۆرنەی سیاسی بۆیە تاکو ئەم ساتە ئێمە لەگەڵ کۆدەنگی داین و بە هەموو شێوەیەک ئەوە ڕەت دەکەینەوە کە لایەنێک بەسەر لایەنێکی دیکەدا زاڵ بکرێت چونکە ئەگەر بێت و پشت لە کۆدەنگی و ڕێکەوتن بکەین کێشەمان بۆ دروست دەبێت ئەگەر بێت و لایەنێک بەسەر لایەنێکدا زاڵ بکەین ئەو لایەنە دواتر بەرپرسیارەتی لێکەوتەی قۆناغی داهاتوو لە ئەستۆ دەگرێت چونکە ئێمە لە دووڕیانێک داین ئەم دووڕیانە ڕاستیەکە ئەوەیە کە عێراق لە باشترین دۆخی خۆی دانیە ئاڵنگاری گەورەی نێودەوڵەتی و هەرێمی هەیە ئێمە پێویستمان بوێ لەگەڵ یەکتری ڕێبکەین بۆ ئەوەی وڵات بەڕێوە بین دۆخی عێراق هەستیارە پێویستمان بە زاڵکردنیەکە بەسەر ئەوی تر نییە پێویستمان بە ڕێککەوتن و کۆدەنگی نیشتیمانیە پێویستیمان بوەیە لەگەڵ یەکتری دابنیشین و لە یەکتری تێ بگەین پرۆسەیەکی سیاسی وا بنیاد بنین کە بێت و لەم قۆناغە بینە دەرەوە چونکە عێراق لە قەیرانێکی ڕاستەقینەدا لەوەی ئابووری و سیاسی بەڕێز مەرعابی کۆبوونەوەی پەرلەمان دەستی پێ کردووە لە کۆی 329 ئەندام پەرلەمان 223 ئەندام پەرلەمانی عێراق بەشدارن ئەندامانی پەرلەمانی ئێوە بەشداریان لە کۆبوونەوەکە کردووە؟ ئامادەبوونی فراکسیۆنی عەزم هاوپەیمانی عەزم کە ئێستا لە نێو باڵەخانەی پەرلەمانن هاوکاتە لەگەڵ ئەو ڕاگەیەندراوەی سامەڕای بڵاوی کردوێتەوە ئێمە هیچ شتێک پەک ناخەین بەڵام ئێمە لەگەڵ ئەوەداین کە کۆدەنگێکی نیشتیمانی هەبێت لایەنەکان پێشوەختە لەگەڵ یەکتری ڕێککەون و لەگەڵ ئەوەداین هەموو لایەنەکان بەشداری بکەن تاکو ئێستاش ئێمە چاوەڕێی ئەوەین کە لایەنەکان لە نێو خۆیان ڕێککەوێت هێشتاش پێمان وایە کە دەکرێت کۆدەنگێکی نیشتیمانی هەبێت و پێمان وایە ئامادەی ئێمە دەوەستێتە سەر ئەوەی کە ئایا ڕێژەی یاسایی دەتوانن باشە دکتۆر ساڵح ئاماژە بە کۆدەنگی نیشتیمانی دەکەی بەڵام ماوەیەکی زۆر بەسەر هەڵبژاردندا تێپەڕیوە ئەم کۆدەنگی دروست نەبوو بەڵام لەم کاتەدا ئەم پەلەکردنە لە کۆبوونەوەی پەرلەمان و یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکۆمار بەرلەوەی بڕیار لەسەر کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردننی پۆستی سەرۆکۆزیران یا کۆدەنگی لایەنەکان لەسەرم پرسە بدرێت بەڕای تۆ هۆکارەکەی چییە؟ ڕاستیەکەی ئەم پەلەکردنە بە پاساوی کە ئێمە دەبێ ماوە دەستوریەکان وەکو خۆی بێڵینەوە یا خۆت بیان پارێزین بێ مامەکارێکی دروست نیە چونکە ماوەی دەستوری لە بنەڕەتەوە تێپەڕێنراوە ئێستا ئێمە پێویستمان بوەیە بە کۆدەنگی سەرۆک کۆمار هەڵبژێرین ئەمە گرنگترە لەوەی کە تۆ ماوەی دەستوری بپارێزی چونکە ماوەی دەستوری دەمێکە تێپەڕێەوە بۆیە باشتر وایە بەر لەوە بچینە هۆڵی کۆبوونەوەی پەرلەمان لەسەر کەسایەتی سەرۆک کۆمار ڕێککەین ئەمە زۆر کێشەمان لە کۆڵ دەکاتەوە و دووچاری ئەوەمان ناکاتەوە سیاسەتی زاڵکردن پەیڕۆ بکەین چونکە کاری لەو شێوەیە زیانی بۆ عێراق دەبێت و هەر شتێکیش دواتر ڕوو بدات دەبێت ئەو لایەنە بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرێت چونکە ئەمە سیاسەتێکی هەڵەیە بەرپرسیارەتەکەش دەکەوێتە ئەستۆی ئەو لایەنە ئێمە نامانەوێت ئەو بەرپرسیارەتە
بکەویتە ئەستۆی لایەنێک کۆمەڵگە بازەکەی بدات جاچ لایەنێکی سیاسی بێت لایەنێک بێت کە بەشدار بێت لە تێپەڕین لەم قەیرانە هەڵوێستی ئێمە ڕوونە هەڵوێستی ئێمە جێگیرە لەگەڵ لێک تێگەیشتن و کۆدەنگی نیشتیمانی هەروها پاراستنی شایستە دەستوریەکانی هەموو لایەنێکداین ئەومان دەوێت باشە ئێوەکو هاوپەیمانی عەزم هیچ هەوڵێکتان نەداوە بەر لەم کۆبوونەوەیە لە نێو خۆتاندا بۆ دواخستنی کۆبوونەوەکە تاوەکو بابەتەکان وەکو جەنابەت ئاماژەی پێدەکەی بە کۆدەنگی نیشتیمانی بڕیاری لەسەر بدرێت و یەکلای بکرێتەوە؟ بە پێچەوانەوە ئێمە لەگەڵ بژاردەی نیشتیمانین ئێمە لەگەڵ ئەوەین کە کۆبوونەوەی پەرلەمان لە بنەڕەتەوە پێشتر ڕێککەوتنی لەسەر بکرێ لایەنەکان گفتوگۆ بکەن باڵی سیاسی یاخود سەرۆکی هاوپەیمانی ئەندازیار موسەنە سامەڕایی سەرۆکی هاوپەیمانیەکەمان چەندین جار هەوڵ و تەقەڵای ئەوەی بووە کە خاڵی هاوبەش بدۆزێتەوە لە نێوان لایەنەکان ئێمە لە هاوپەیمانی عەزم هەمیشە بژاردەی نیشتیمانی پێش بژاردەی حیزبی دەخەین و لە چەندین بۆنە و هەڵوێستەشدا ئێمە ئەوەمان سەلماندووە کە ئامادەین سازش لەسەر دەستکەوتی حیزبی لەسەر دەستکەوتی نیشتیمانی بکەین ئەوەی کە لە سەرۆکایەتی پەرلەمانیش ڕوویدا بەڕوونی دەرکەوت ئێمە هەنگاوێک شاینە دواوە بۆ ئەوی پرۆسی سیاسی بچێتە پێشەوە ئێمە لەگەڵ ئەوەین کە ڕوتی پرۆسی سیاسی بەردەوام بێ بەڵام لەسەر ئەو بنەمایی کە لە بنەڕەتەوە پرۆسەکەی لەسەر دروست بووە ئێمە نامانەوێ دار بخەینە ئەو ڕۆتەوە و تەگەرەی بۆ دروست بکەین لەگەڵ پێشکەوتنی دەین بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک شتی جێگیر هەن لە سیاسەتی نیشتیمانی ئێمە کە دەبێت کۆدەنگی و ڕێکەوتن لەم قۆناغا هەبێت لە سەرەتاوە 2023 تا ئێستا بۆ شێوازە بووە داواکارین و هیواخوازین هێزە سیاسەکانیش بۆ شێوە بنچکە ئێمە لە هەر کاتێک زیاتر پێویستمان بوێ بۆ ئەوەی عێراق لەم قەیرانە بینە دەرەوە کە بە هۆی جەنگەوە تێککەوتووە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەرێمی باشە دکتۆر ساڵح پێت وایە ئەم بابەتە ئێستا بەم شێوازە لە پەرلەمانەوە تێدەپەڕێنرێت ئایا تێپەڕاندنی ئەم بابەتە لە پەرلەمان بەبێ ئامادەبوونی لایەنە سەرەکیەکان وەکو پارتی دموکراتی کوردستان کە کاندیدی هەیە و هاوکات هاوپەیمانی دەوڵەتی یاسایە هاوپەیمانی عەزم و کۆمەڵێک لایەنی دیکەی سوننەیە هیچ کێشە و گرفتێک دروست ناکات ئەگەر ئەم بابەتە تێپەڕێنرێت چی ڕوودەدات؟ ڕاستەکەی ئەوەی ئێمە هیوای بۆ دەخوازیین ئەوەیە بەلەوە بچینە کۆبنەوەکە لایەنەکان لەگەڵ ئێمە لەگەڵ لایەنەکانی دیکە هەمومان کۆبینەوە ڕێکەوتن بکەین ئەمە باشترە لەوەی هەوڵ بدەین یەکێک خەینە سەر ئەوی تر سیاسەتی ئێمە لەم قۆناغەدا زۆر ڕوونە کە دەبێت ڕێکەوتن بەو شێوازە بکرێت هیوای ئێمە ئەوەیە لایەنێک لەسەر حسابی لایەنێکی دیکە پراوێز نەخرێت لەبەر ئەوەی ڕێککەوتن هەمیشە باشترە لە دژبەری و ڕکابەریکردنی یەکتری ناکرێ ئەگەر کەسێک ئامادەی کۆبوونەوە نەبوو بەوە تۆمەتبار بکرێت کە پرۆسی سیاسی پەک دەخات دەبێت پرۆسی سیاسی لە سەرتاوە بە پێی بنەماکان کاری پێ بکرێت بۆیە بابەتی ڕەتکردنەوە و کشانەوە و هەروەها ڕووکردن لە ئۆپۆزیسیۆن هەمووی کاری دروستن بەو بنەمایانەی کە پرۆسی سیاسی لەسەری دروست بووە بۆیە ئێمە هەرگیز لەگەڵ ئەوەدانین کە لایەنێک ئامادەی کۆبوونەوە نەبێت بڵێ ئەمە بژاردەیەکی نیشتیمانی پێشێر کردووە یاخود هەڵی نەبژاردووە چونکە ئەمانە هەمووی کەرستەی پرۆسی سیاسی کەرستی دیموکراتین بۆیە بەشداریکردنیش بەشێکە لە پرۆسی سیاسی بە هەمان شێوەش بەشداری نەکردن بەڵام ئێمە لە هاوپەیمانی عەزم لە چوارچەوەی ئەو کاری کردومانە لە سیاست و پەرلەمان جەخت لە پابەندی بە کۆدەنگی سیاسی و لێک تێگەیشتن لەگەڵ تاوای فراکسیۆنە سیاسەکانی دیکە دەکەینەوە هەڵوێستی ئێمە هەڵوێستێکی نەگۆڕە هەمیشە ئەوەمان گوتووە لە یەک بە یەک دووری لە هەموو لایەنەکان وەستاوین ئەمە هەنگیمان لەگەڵ تەواوی لایەنەکان هەیە بەڵام تێگەیشتنمان لەگەڵ هەندێک لایەن لە لایەنی دیکە زیاترە لەگەڵ برایان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لێک تێگەیشتنمان هەبووە بەڵام لەگەڵ فراکسیۆنەکان دیکە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان لێک تێگەیشتنمان هەیە ئێمە بە یەک دووری وەستاوین هیوادارین ڕێککەوتن هەبێ بەر لەوەی بچینە کۆبوونەوەی پەرلەمان و ئەو پرۆسەیە بەجێ بگەێنرێت باشە بۆ کارە دەتوانین ساڵح خەڵک لە قەیران لە کاتێکدا ئەمریکا گوشارێکی زۆری لەسەر عێراق هەبوو سەبارەت بە کاندیدی پۆستی سەرۆکوەزیران کە لە دەوڵەتی یاسا بوو کە نووری مالکی بوو هاوکات لەگەڵم ڕووداوانەی کە ڕوویداوە پێت وایە گوشارێکی دەرەکی لەسەر عێراق هەبوو بۆ کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان دوای ئەوەی پۆستی سەرۆکۆمارێک لای بکرێتەوە پەلا بڕیار لەسەر پۆستی سەرۆکوەزیران بەپێی دەستور بدرێت
ئەوەی ئێمە هیوای بۆ دەخوازیین لە ئەنجامی دیموکراسیەت ئەوەیە کە ئەنجامی نیشتیمانی لێ بکەوێتەوە بەڵام لەگەڵ ئەوەدانین هەرگیز کاریگێری دەرەکی لەسەر پرۆسی سیاسی عێراق بێت چونکە پرۆسی سیاسی عێراق لە سەرەتاوە بەڕاستی لە دوای داگیرکاری بووە لە هەناوی نیشتیمانی عێراقەوە نەهاتووە ئەمە شتێک نییە بتوانین لەکۆڵ لێ بکەین یا خۆت پشتگوێ بخەین ئەم پرۆسە سیاسی کە ئێستا لە عێراق دروست بووە کاری پێدەکرێت و ئەگەر با بڵێن دۆخێکی ناساغ لەمیشە بێت هۆکاری هەیە بەڵام ئێمە دەتوانین ئەو هۆکارانە تێپەڕێن چارەسەریان بکەین دەتوانین بەیەکەوە بە بڕیارێکی نیشتیمانی بگەین بەڵام بەداخەوە واقع شتێکی دیکە دەڵێت زۆر کەس هەیە کە لە بەرامبەر هەندێک کەسایەتی تەحەفوزیان هەیە ئێمە لە هاوپەیمانی عەزم ئەم کارە ئەم شتەمان نییە ئێمە لەگەڵ لێک تێگەیشتنداین لەگەڵ مامەڵەکردنداین لە واقعی هەرێمی نێودەوڵەتی دۆخی ناوچەکە دۆخی هێزە سیاسەکان و نەتەوە یەکگرتوەکان و وڵاتانی ناوچەکە دەبێ هەموو شتێک لە بەرچاو بگرین ئێمە دەبێ بزانین هەموو ئەو وڵاتانەی دنیای سێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمویان کاریگەری نێودەوڵەتیان لەسرە ئەمە شتێک نەکۆڵ لێ بکرێت ئەوەی ئێمە دەمانەوێت هەوڵی بۆ دەدەین ئەوەیە کە ئێمە نەبینە بەشێک لە منملانێ نەبینە بەشێک لە کێشە بەڵکو دەمانەوێت لە کێشەکە بینە دەرەوە لە پەرلەمانەوە کێشەکان چارەسەر بکەین و هەروەها ئێمە لەگەڵ ئەوەشدان کە بڕیاری لایەنەکان ڕوون بێ بەژەوەندی نیشتیمان پێش بخەین بە خۆشمان توش کێشە نەکەین لەگەڵ هێزی هەرێمی و نێودەوڵەتی و دەبێ بژاردەکانمان لەم ساتەدا بژاردەی دروست و ئاقلانەتر بن ئێمە لەگە واقعەتی سیاسیداین ناکرێ بە سیاسەتی خەیاڵپڵاوی کار بکەین ناکرێ بڕیاری بەڕاستی نیشتیمانی 100% هەبێ ئێمە لەو ڕاستیە تێدەگەین بەڵام کاریگەری هەرێمی هەیە کاریگەری نێودەوڵەتی هەیە دەبێت لە پاڵ ئەوانە ئێمە هەوڵ بدەین بڕیارێکی نیشتیمانیمان هەبێت ئێمە لە هاوپەیمانی عەزم پێمان وایە کە هەرچی سەرۆکایەتەکە بە سازان دابشکراوە بۆیە ئەگەر چوارچەوەی هەماهەنگی پۆستی سەرۆک وەزیرانیان دەبێت ناوێکێک لای بکەنەوە برایانی کورد لە هەرێمی کوردستان ئەرکی ئەوانە ئەمڕۆ لە سەرپۆستی سەرۆک کۆمار کەسێک دیاری بکەن کاندیدی بکەن وەکو چۆن ئێمەی سوننا ئەرکمان ئەوە بوو کاندیدێک بۆ پۆستی سەرۆکایەتی پەرلەمان پێشکەش بکەین و هەڵوێستی هاوپەیمانی عەزم دیار بۆ ئەوە بوو کە قوربانی بە کارتێکی خۆیدا جەنابەت پێت وایە ئەوەی کامڕۆ لە هۆڵی پەرلەمان ڕوودەدات لە دەرەوەی چوارچەوەی بڕیارە نیشتیمانیەکانە ئایا کۆی ئەم ڕووداوانەی کە لە ماوەی چند ڕۆژی ڕابردوو لە ناوچەکە ڕوویانداوە کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی عێراق هەبووە؟ هیوادارین کاریگەری نەبێت بەڵام واقعی سیاسی ئەوەیە کە بەڵێ کاریگەری هەبووە گومانی تێدانە کاریگەری لەسەر ئەدای سیاسی هەبووە دوازار عێراق بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاریگەری لەسەر ناوچەکە دەبێت و بمانەوێ یان نا لە ماوەی نزیکدا کاریگەریەکان زیاتریش دەردەکەون ئێمە ناتوانین مەزندەی ئەو بکەین کە کاریگەری دوورمەودای دەبێت بەڵام ئەوەی دۆخی هەنووکەیە گۆڕانکاری ڕوودەدات گۆڕانکاریش کاریگەری لەسەر دیمەنی سیاسی عێراقی دەبێت یاریزانێک دێتە ناوەوە یاریزانێک دەچێتە دەرەوە یاریزانێک لە یەکێکی دیکە بەهێزتر دەبێت لە حاڵەتی دانوستان کە ئەمڕۆ لە پاکستان بەرەوە دەچێت یاخود زاڵبوونی زمانی هێز و زەبر سیناریۆیەکی دیکە دێنێتە پێشەوە ئەنجامی دانوستانەکان لەلایەکی دیکە چی دەبێت ئێمە نکۆڵ لەوە ناکەین کە ئێران کاریگەریەکی زۆری لەسەر عێراقەیە کاریگەریەکی گەورەی هەیە بە هەمان شێوەش ئەمریکا کاریگەریەکی زۆر گەورە لەسەر عێراقی هەیە ئەو دیمەنە سیاسیە لە عێراقەیە لەسەر خود بە سەرپەرشتی و لەژێر چاودێری ئەمریکا دروست بوو بۆیە تاکو ئەم ساتە کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی لە عێراق هەیە و کاریگەری هەرێمی و نێودەوڵەتی هەیە ئەمریکا و ئێران هەردووچیان کاریگەریان لەسەر عێراق هەیە بۆیە ئەمانە دانوستانەکانیش کاریگەریان لەسەر عێراق دەبێت. باشە سپاس دەکەم بەڕێز دکتۆر ساڵح مەرئاوی سەرکردە لە هاوپەیمانی عەزم لە بەغداوە لەگەڵم بووی سپاس.